بەڕێزان بەخێر هاتن سەرچاوان من شارۆ شاهۆ لە ناوەندی کوردستان و یاسانی نێودەوڵەتی ڕێخەری بەشی فێربوون و گەشەپێدانم. سپاس بۆ کاکۆمەر کە وەکو دەستپێک ئاماژەی کرد بە گرنگی ئەم پرۆژەیە کە ئێمە ئامانجمان لەوەیە کە ئەو دەرفەتە گەورەیە بین بە ئەکادمیستەکان بۆ سپۆڕانێک کە لە پرسی جینۆساید کار بکەین و بنیادی جۆرێک لە یادەوەری بکەین کە لەناو کۆمەڵگەی ئێمە لە ئێستا خەیک بەرەو کاڵبوونەوە چ بەتایبەت لەناو توێژە کۆمەڵایەتەکان و گەنجا کە بۆ پرسی جینۆساید و بنیادنانی یادەوەری بە خۆشحاڵیەوانە لە سیمیناری ئیمڕۆماندا کە دووەمین سیمیناری ئەم پرۆژەیەمانە میوانداری بەڕێز دکتۆر شێرکۆ کرمان دەکەین کە بەڕێزیان هەڵگری بڕۆنامەی دکتۆرای لە زانکۆی ساوس لە ئوسترالیا و بەڕێزیان خاوەنی سێ پەرتووکی دیارن سە ساڵ دوای سیبەر و کورد لە کێوە بۆ کێوە و هاوکات پرسی شوناس و نیشتیمان لە عێراقدا بە سیاسیکردنی ئیسلام بە نمونە بەڕێزیان ئەزمونێکی ساڵانی زۆریان هەیە لە بواریوانە وچنەوە لە زانکۆکانە بەتایبەت لە زانکۆی ئوتار لە مالیزیا و بەڕێزیان بۆ ماوەی 4 ساڵ سەرۆک بەش و مامۆستایە بووە لە زانکۆی شارقا بۆ لە بەشی پەیوەندی نێودەوڵەتیەکان و ڕامیاری و لە ئێستاە بەڕێزیان ئەندامن پرۆفیسۆرن لە زانکۆی کۆیە و لە هەمان کاتە لە زانکۆی ئۆڵستەر لە بەریتانیا هاوسەرۆکن بۆ هاوسەرۆکی کۆرسی ئەکادمی سەبارەت بە جەنگ و ململانیەکان و پەروەردی ململانێ و لە ئێستاە بەڕێزیان ئیمڕۆ دەرفەتێکی گرنگە بەخشە بە ئێمە لە سیمینارێکە بەناونیشانی ڕاندابوورەکانی دەرپەڕاندن و جینۆسایدی کوردە فێلەکان لە عێراقدا. کاک دکتۆرجان پێمان خۆشە بەڕێستان دەستپێکی نەکەن و ماوەی 30 خولەک کاتان هەیە بۆ پێشکەشکردنی بابەتەکەتان. وەڵا سەرەتا من بەخێراتنی هەموو میوانە بەڕێزەکان دەکەم بەشێکیان دەناسم زۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. دوجار زۆر سپاسی هەردوو ڕێکخراوی ناوەندی کوردستان بۆ یاسا نێودەوڵەتیەکان و ڕێکخراوی ئازادی دەکەم بەتایبەتی شکا هۆمەر کە پەیوەندی پێوە کردم. من لەبەر دوو هۆکار دەمەوێت بابەتەکە بخوێنمەوە ئەگە پێتان ناخۆش نەبێ. هۆکار یەکەمیان چەند ڕۆژێک پێش ئێستا لە ماڵەوە ئەو ملوانکەی ملم بزرم کردبوو خوشکانم زۆر مشۆش بوون دەیانگوت شێرکۆ زاکرەی لاواز بووە شتی لە بیرە چێشتیوە لە کاتێکدا کە دواتر دەرکەوت هەر لە ژێر سەری خۆم ملوانکەم داناوە جا بۆ ئەوی شتم لە بیر نەچێ بابەتەکە دەخوێنمەوە. هۆکاری دووەم بەڕاستی من زۆر جار درێژدا دڕم یعنی لەسەر خاڵێکە لەوانەیە زۆر درێژی کەمەوە دواتر پێڕانەگەم بە هەموو بابەتەکە لەبەرەوەی دەمەوێت بابەتەکە هەمووی بەسەری هەکەوە با بڵێن بە ئێوەی ڕابگەێنم یان ناوەڕۆکی بابەتەکە بە تەواوی بە ئێوە بگا بۆیە پێم خۆشەکە بەجددی بابەتەکە بخوێنمەوە. جا داوای لێبوون دەکەم من لەم بابەتەدا باز لە ڕەحەندی ئابووری دەرپەڕاندنی و جینۆسایدی کوردە فەیلەکان دەکەم. لەبەر دوو هۆکار دەبێت قسە لەسەر ئەو شتە بکەم چونکە بەڕاستی کەم قسە لەسەر ئەم ڕەهەندەیە کراوە ئەوەندەی من ئاگادار بمانە ئەوە نیە کە نەکراوە بەڵام تا ئەو ڕادەیە کە من ئاگادار بم کەم قسە لەسەر ئەو پرسە کراوە. هۆکارێکی دیکەی کە من لەم بابەتەدا جەختی لەسەر دەکەمەوە یان خاڵێک کە من دەمەوێت ڕوونی بکەمەوە ئەویش ئەوەیە کە لە ڕاستیدا زۆر جار کە باس لە جینۆسایدی فەیلەکان دەکرێت ڕێک دەیجێڕنەوە بۆ ساڵی هەشتاکان دوای ئەوەی کە تەقینەوەیەک لە بەغدا ڕوویدا و لە ئاکامی ئەم تەقینەوەیە ئیدی دەوڵەتی عێراقی یا حکوومەتی بەعەز بەگشت فەیلەکان و ئەوانی تاوانبار کرد و لەوێدا سەرەتای جینۆساید و دەرپەڕاندن و گواستنەوەی کوردە فەیلەکان گوایە دەست پێ دەکات. بەڵام من دەیژێڕمەوە بۆ تقریبا چەند ساڵێک پێشەوە بۆ ساڵی 1964 و ئەوانە لاین لە 64 کە چۆن مامەڵە لەگەڵ کوردە فەیلەکانە کراوە لە بەتایبەتیش لە لێدان لە پێگەی ئابووریان لە ساڵی 1964 یعنی دەکات چەند ساڵێک پێشەوەی کە حکوومەتی بەعەز بۆ جاری دووەم لە ساڵی 1968 دەسەڵات بگرێتە دەست. بەڵام بۆ ئەوەی لەم پرسە تێبگەین زۆر گرنگە ئاماژەیەک بە هەڵسوکەوت و ڕەفتار و یان سەرەتاکانی دەمارگیری تەمیزی عنسری لە عێراقی هاوچەرخا بکەین کە باس لە عێراقی هاوچەرخیش دەکەم. من باس لە عێراقی کۆن ناکەم باس لە عێراقی دوای دامەزراندنی دەوڵەتی عێراق لە ساڵی 1920 دەکەم. بەڵام لەوێشە بەس تەرکیز لەسەر
ساڵی شەستەکانەکەم بۆی بزانین کە مەسەلەن دەماگیری شتێک نییە کە مەسەلەن زۆر جار باسەوە دەکرێت ئەو تایفە گیری و دەماگیریە لە دوای هاتنی ئەمریکیەکان لە عێراقا بوونی هەبوو یان ئەوە تا سەدام حوسێن بۆ خۆی کەسێکی دەماگیر بوو من ئەوەش دەجێڕمەوە بۆ ساڵی ینی بۆ شەستەکان ینی قۆناغی شەستەکان بە سنتەر وەردەگرم بۆیە لێرە ئیدی بابەتەکە زیاتر دەخوێنمەوە قسەکردن لەسەر هەڵوێستی سوننەکان بەرابەر بە شیعەکان لە شەستەکانی سەدەی ڕابردووی عێراقدا زۆر گرنگە بۆ چوونینە ئەو بابەتە بۆ چوونەنە ئەم بابەتەی ئێستامان بۆ تێگەیشتن لە ڕەفتاری دەوڵەتی عێراقی لە دژی کوردەفەیەکان لە سەردەمی عارفەکان کە دەڵێم عارفەکان یعنی مەبەستم عەبدولسەلام عارف و عەبدوڕەحمان عارفە عەبدولسەلام عارف و هەردووشیان ململانێ و پێکدادانی سوننە و شیعەکان لە سەردەمی وانە وردە زەقتر دەکرد وردە زەقتر دەکرد بەراورد بە چێ بە سەردەمی پاشایەتی هەڵوێستە دینی محافیزەکارەکانی عەبدولسەلام عارف و کەسانی دەوروبەری وای کردبوو کە هەڵگری دیدێکی دژە شیعی بێ عەبدولسەلام عارف بەخۆی کەسێکی سوننەی ناسیۆنالیستی عەرەبی محافزکار بووە وەک کۆنە بەعسیەکان ئەم قسانەی کە ئێستا لێرە دەیکەم سەرچاوەکانم هەندێک لە بیرەوەری کۆنە بەعسیە شیعەکانە لەوانەیە ناوی هەندێکتان بیست بە تایبەتی تاڵب شبیب و هانی فکێکی کاردشان یادوەریەکانی خۆیان نووسیوەتەوە ئەوان باس لە چونکە لەو کاتدا لە سەرەتای 63 ئێوە دەزانن کە بەعسیەکان لەگەڵ ناسیۆنالیستە عەرەبەکان حکوومەتیان پێکەوە تەشکیل کردبوو جا لە نزیکەوە ئاگاداری هەڵوێستەکانی عەبدولسەلام عارفن ئەوان هەردووچیان لە بیرۆکانی خۆیاندا دەژێڕنەوە کە زۆر جار لە کاتێکدا کە ئەوان دەشیزانی ئەوانە شیعەن بەڵام زۆر جار لە کۆبنەوەکانە وەک ڕەوافز و شعوبی باسی لە شیعەکان کردووە لەوەش زیاتر لە شەستەکان چەند کتێبێک لەلایەن نووسەران و کەسایەتیە ناسراوە عەرەبیە عێراقیەکان دەرچوون کە لە بنەتچەوە هەوڵیان دەدا قسە لەسەر شعوبیەکان بکەن شعوبیەکان لە بنەتچەی شعوبیەکانیان دەکۆڵیەوە گرنگترین کتێب لەو بوارەدا کتێبەکەی عەبدولعەزیز دووریە عەبدولعەزیز دووری سەرۆکی زانکۆی بەغدا بوو بۆش ئاماژە بە کتێبەکەی ئەو دەکەم چکە لە ڕاستیدا ئەو سەرۆکی زانکۆی بەغدا بوو سەرۆکی زانکۆی بەغدا لەم قۆناغدا یعنی کەسێکی زۆر باڵا دەست و پڕتوانا و جێگەی با بڵێن پێگەی کۆمەڵایەتی و پێگەی سیاسی و پێگەی ئەکادمی ئەو کتێبەکەی بە ناوی الجذور التاریخیە للشعوبیە ڕەگ و ڕیشەی مێژووی شعوبیەت بڵاو کردەوە کتێبەکەی دەقێکی وەرگرتووە کە چۆن ینی باز لە شعوبیەت دەکاتون دەڵێتن چ با دەقەکە بخوێنە دەڵێ عێراق درێژکراوەیەکی جوگرافی نیمچە دوورگەی عەرەبیە جارێ ئەوە لە ئێستاوە دەزانین مەبەستەوەی کە عێراق بەشێکە لە نیشتمانی عەرەبی بۆیە ئەو خەڵکانەی ئەو عەرەبانەی کە لەوێوە هاتوون کارەکتەری عەرەبی سامیان داوە بە ناوچەکە یعنی ئەوانەی لەوێوە هاتوون لە یەمەن و لە جەزیرەی عەرەبی هاتوون کارەکتەرێکی خەسڵەتێکی سامیان داوە بە دەوڵەتی عێراقی کەچی ئەو خەڵکانەی کە لە ڕۆژهەڵاتەوە هاتوون لێرەدا مەبەستی بەتایبەتی شیعە بەگشتی کوردەفەیلیەکانە کە لە ڕۆژهەڵاتەوە هاتوون بۆ عێراق تەنیا وەک داگیرکەر هاتوون یعنی هەموو خەڵکی کوردی فەیلی و شیعەن وەک داگیرکەر لە قەڵم داوە سەرەڕای ئەوەی دوایمان it's a quotation يعني اقتباس او قصي مني همي او اقتباس سرراي اوي دواي مانويكي كميان زور رويشتونو قراونتو بولاتي خويان بلام لدواي خويان ليرك دالي قراونتو بولاتي خويان نوسي وكا عرب هاتونو فارسكان يندر كدو نازام چيو دالي پاشماوان لزي خويان دا بزي هشتوا رقو ريشي كولتوري او خلقه لدواي خويان بزيان هشتوا كنامو بيغانيه بمخاكا يعني نامو يعني هرچی کلتوری کوردەفەیلیەکانە یا کلتوری شیعەیە یا کلتوری کورتەیە کوردیش لێرە مەبەستی کوردیش بالمناسبة نامۆیە بمخاکە يعني نامۆیە بە عێراق لە کاتێکدا کە خەڵکانی يعني مەبەستی عەرەبەکانە ئەم خاکە تەماشای میرات و ڕەگ و ڕیشە فەرهەنگیەکانی ئەم خاکە دەکەن و ئێستا خۆیان وەک درێژکراوەی میراتەکە دەبینن ئەوە خەڵکە هاتووەکان ئەوانەی لە ڕۆژهەڵاتەوە هاتوون تەماشای دەرەوە دەکەن مەبەستەوەیە کە هەمیشە چاویان لە دەرەوەیە بۆ ئیلهام وەرگرتن کاریش دەکەن لەسەر بڕینی ڕەگ و ڕیشە فەرهەنگیەکانی ئەم خاکە
طبعا ئەمە قسەیەک نییە بەس عەبدولعەزیز دووری کردبێتی ئەمە لە زۆر شوێنی دیکەشە دووبارە بێتەوە تەنانەت ئەگەر ئاگادار بن بەم دوایانەش مەلیک عەبدوڵڵای ئەوەی ئوردن قسەیەکی لەو شێوەی کرد کە شیعەکانی عێراق ئینتیمان حوسین بارەشیش قسەیەکی وای کرد کە شیعەکانی عێراق ئینتیمان بۆ عێراق نییە. ئەم تێگەیشتنەی دووری ناکرێت وەک دەنگی تاکە کەسێک تەمەشا بکرێت لە ڕاستیدا ئەمە ئەم دەنگە ئاوێنەی ڕەوتێکی فکری بەعسی مەزهەبی سونی نەتەوەیی عەرەبیە کە خۆی لە ناسیۆنالیزمی عەرەبی و ئیسلامی سونەدا دەبینێتەوە. بە وردبوونەوە لەم دەقەی سەرەوە بۆمان دەردەکەوێت کە عەبدولعەزیز دووری دوو پێکهاتەی عێراقی واتە کورد و شیعە بە بێگانە داناوە ڕیشەیان دەباتەوە بۆ سەر ئێرانیەکان وەک بەشێکیش لەگەلی عێراق تەماشایان ناکات تەنیا لەبەر ئەوەی بە ئەسڵ عەرەب نین و لە نیمچە دوورگەی عەرەبیەوە نەهاتوون کە دەڵێن درێژدادرم ئەمن طبعا ئەمە لە کتێبی جارانی سەردەمی بەعس لە کتێبەکانی خوێندنی ئیبتیدایی و ئەعدادیەش بە هەمان شێوە نووسراوە هەر کەسێک دەیەوێت دەتوانێت بگەڕێتەوە بەسەر کتێبەکانی من کە باز لە کتێبەکان یعنی لە کتێب بە منداڵ دەگوترا ئەوانەی لە کتێبەکانە بە ئەوەی کە لە نیمچە دوورگەی عەرەبیەوە هاتوون هەمیشە بە فاتح وەصف کراون ئەوانەی کە لە بابڵێن لە ڕۆژهەڵاتیەوە هاتوون یان لە باکوورەوە هاتوون هەمیشە وەک غوزات وشەی غوزات بەکارهاتووە لە بەرابەریان. هەر لەو سەروبەندەدا لێرە دەمەوێت باسەوە بکەم کە ئەو تەنیا ناسیۆنالیستە عەرەبەکان نەبوون هەڵوێستیان بەرابەر بە شیعە و بە کوردە فەیلەکان ئاوا بوو بەڵکو ئیسلامیە سوننەکانیش هەڵوێستیان هاوشێوە بووە. هەر لەو سەروبەندەدا ئیسلامیە سوننەگەرەکان وەک ناسیۆنالیستە عەرەبەکان زۆر جار زەقتر و تونتر هێرشیان دەکردە سەر شیعەکان و شیوعیەکان و هەردووشیان بە شعوبی ناو دەبرد. ئەمە لە کتێبەکەی خۆمدا لە ڕاستیە ناوم لە ناو چوار شینەکە لە ڕاستیە ئەوان دایمەن چوار شینیان بەکارهێناوە شوعی شعوبیش شروگی لەگەڵ شیعە ئەم چوارەیان دایمەن هاوتا کردووە یعنی خیتابی سنەی عەرەبی عێراقی ناسیۆنالیستی و ئیسلامیەکان هەمیشە شیعەیان هاوتا کردووە لەگەڵ شوعی شوعیان هاوتا کردووە لەگەڵ شیعە شروگیش لێرە دیارە بەس بۆ کەمکردنەوەی عەرەبەکانە شروگی ماناوەیە کە کەسێکی دەشتەیی لادەیی کەم نەزانی دواکەوتوو. یەک دوو نمونە دێمەوە ڕۆژنامەی ئەلفەجر کە ڕۆژنامەیەکی حیزبی تەحریری ئەو کاتی بۆ کە لە شەستەکانە دەرچووە کە حیزبێکی ئیسلامی سوننە بوو لە سەروتارێک وەصفی شعوبیەکان دەکات و دەڵێت ئەوە طبعا هەر کاتێک کە دەڵێن شعوبی مەبەستیان شیعەیە مەبەستیان شروگیە مەبەستیان یعنی ئەم چوارە دەبێت بزانین هەر چوارێن هاوتا کراون ئەو دەڵێتن چ لە سەروتارەکە ئەمە دەقیقەیە دژمنی نەتەوەی عەرەبن و ڕقیان لە عەرەبە یعنی کەواتە شیعە ڕقی لە عەرەبە یان کوردە فەیلەکان ڕقیان لە عەرەبە هەروە وەک ناسیۆنالیستە عەرەبەکان ئەوانیش شعوبیەکان مەبەستیان شیعە و کوردە بە پاشماوەی ئەو شەپۆلە داگیرکاریانەی کە لە ڕۆژهەڵاتەوە هاتوون حساب کردو بە بێگانەشیان داناوە بەگاڵتە پێکردنیشەوە ڕۆژنامەکەی حیزبی شیوعی عێراقیان اتحاد الشعب زۆربەتەن لەوانەیە ناوتان بیست بێ ئەوان لە ڕۆژنامەکە من بەخۆم بە چاوی خۆم لە ڕۆژنامەکە دویمە نووسیانە اتحاد الشعوبیین ڕۆژنامەی ئەلفەجر بۆ ڕوژاندنی هەستی خەڵک لە دژی شیوعەکان واتە شیعەکان کە ناوی نابوون شعوبەکان داڕمانی دەوڵەت و شارستانی عەرەبی ئیسلامی دابووە پاڵ بزوتنەوەی شعوبەکان داڕمانی دەسەڵات و دەوڵەت و شارستانەتی عەرەبی دراوە پاڵ بزوتنەوە شعوبەکان ئەمە لە کاتێکدا کە هەممان دەزانین خلافەتی عەباسی لەسەر دەستی بەخۆلەکان ڕووخاوە یعنی ئەم بێزگەلەوەی کە ڕقێکە هەر چاواشەکاری لە مێژووشە کراوە ڕۆژنامەکە جەختی لەسەر ئەوەش کردەوە کە پاشماوەکانی شعوبەکان ئەمڕۆ گەڕاونەتەوە واتە جارێشتی کە هاتوونەتەوە بۆ بینینی هەمان ڕۆڵی مێژووی لە بەهێزکردنی نەتەوەی عەرەبە طبعا بۆ ئاگاداریتان لە دوای ئینتیفازەی لە دوای ڕاپەڕینی ئێرە و ئینتیفازەی شەعبانی لە جنوبی عێراقا ڕۆژنامەی سەورە بابەتێکی بە هەمان نەزم و نەفەس بڵاو کردوێتەوە بۆ ئەویش دەتوان بگەڕێنەوە سەر کتێبەکەی من نەگەویستان دەقی ئیقتیباسەکانی ناو ڕۆژنامەکە ببینین.
دابین لەسەر کوردە فەیلەکان لە نێو بەرداشتی عارفە محافزکارەکان و باسی ڕادیکارەکان ئەم پێشەشیە بەس بۆەوەم بوو کە بزانین کە مەسەلەن ئەم هەڵوێستە دژە کوردیە فەیلیە شیعیە لە ڕاستیدا لە نێو هەم ناسیۆنالیستی عەرەبی و هەم ئیسلامی ئیسلامگەرە سونیەکاندا باو بووە. هاوشان و هاوکاتی ئەو دەربڕە دژە شیعە دژە کوردیانەی کە لە توێ کتێبەکان و ڕوبەری ڕۆژنامەکان دەربڕان چالاکیە ئابووری و بازرگانیەکانی شیعەکان و کوردەفەیلەکان لە سەردەمی عارفەکاندا سنوردار دەکران. لە ساڵی 1964دا سیاسەتەکانی حکوومەت بۆ خۆماڵیکردن تەأمینی شەریکاتی تایبەت لە چوارچێوەیەکی مەزهەبی دژە کوردی داڕێژرابوو. یعنی ئێستا باز لە سیاسەتێکیان پەیڕەو کرد کە هەرچی شەریکاتی تایبەت هەیە بیکەن بە شەریکاتی حکومی. ئێستا دواتر پێتان دەڵێم کە بۆچی ئەم کارە کراوە. وردبوونەوە لە سیاسەتەکان بۆمان دەردەخات کە پاڵنەری مەزهەبی و نەتەوەیی واتە کوردی فەیلی شیعی لە پشت ئەو سیاسەتانەدا بوو. لە هەشتاکان واتە دوای ئەوەی کە حزبی باس ئێستا باز لە هەشتاکان دەکەم لە کۆتایی هەشتاکان تەبان کە دوای کە حزبی باس بۆ جاری دوم هاتەوە سەر حکم فازڵ بەڕاک کە بەعسێکی ناسرا و پایەبەرز بوو جاران ماوەیەک لە کۆتایی ناوەڕاست بۆ کۆتایی هەفتاکان مدیر ئەمنی عام بوو دواتریش بووە مدیر مخابرات لە شەستەکانە طبعا 2013 ئیدامیش کرد ئەو هەر بۆ ئاگادار. فازڵ بەڕاک کە کەسێکی ئەکادیمی بوو دکتۆراکەی لە یەکێتی سۆڤێت تەواو کرد بوو کتێبێکی نووسیوە یەکێک لە سەرچاوە هەرە سەرچەکانم بۆ لێدانی پێگەی ئابووری کوردەفەیلەکان کتێبەکەی فازڵ بەڕاکە. کتێبەکە بەناوی المەدارس اليهودية والإيرانية في العراق واتە قوتابخانە یەهودی و ئیرانەکان لە عراق. باس لە هەندێک پرس دەکا زۆر گرنگە کە مەسەڵەن ئێمە باڵێن نیشان دەین بیخێنە ڕوو. فازڵ بەڕاک لە کتێبەکەیدا دەڵێت لە پەنجاکان ئەو قسەی ئەوە لە پەنجاکان و شەستەکاندا بازرگانە کوردەفەیلەکان کۆنترۆلی کەرتی بازرگانی و پیشەسازی عراقیان کردبوو. ئەوە نەخسی قسەی خۆیەتی بە درێژایی مێژوو لە سەردەمی عوسمانیەکانەوە تا دەگاتە قۆناغی پاشایەتی واتە لە 21 تا 58 عراقی سونەکان لە 58 تا 2003 و دەرنان و ڕێگە لێگرتن لە کورد و شیعەکان لە کارکردن و سەرکەوتن بۆ لە بەرزەکان لە دام و دەستگاکانی دەوڵەت بەتایبەتی حکوومەت و سوپا و پۆلیس و دامەزراوە ئەمنیەکان وای کردبوو کە ئەندامانی ئەم دوو پێکاتەیە واتە کوردەفەیلەکان و شیعەکان بەگشتی ڕوو لە کاری بازرگانی بکەن بۆ چونکە نەیان دەتوانی ببن بە ئەمن نەیان دەتوانی ببن بە ئەفسەر لە سوپا نەیان دەتوان بەکەم مەبەسڵ. ئەم دەواازانە جاران هەر ینی بۆ ئاگاداریتان مەسەن کەس ناتوانانی ناوی یەک زابطی سنەی شیعە بێنی لە عراقە لە سەردەمی دامەزراندنی دەوڵەتی عراقیە مەسەن کورد هەبووە جعفر عسکەری هەبووە مەسەن کۆمەڵێک زابطی ئەمین زەکی بەگووانە هەمووی ئەفسەر یا با بڵێن پلە بەرز بوونێ لە سەردەمی عوسمانیەکانانە بەڵام لە شنە و شیعە ئەمە زۆر کەم بۆیان هەر نەبووە. دواتریش هەر ڕێگەیان لێ نەداوە لەبەرەوە کوردەکان بەگشتی ڕێن لە کاری بازرگانی کردو بێزگە لەوەش بە تایبەتی دوای دامەزرانی دەوڵەتی عراقی کوردەفەیلەکان لەبەرەوەی جنسیان نەبوو دیارە بۆ خۆیان نەشان دەویست جنسی وەربگرن بۆی خۆدزینەوە لە عسکەریان نان دەویست جنسی وەربگرن لەبەرەوەی هەندێکیان جنسیان نەبوو نان دەتوانی لە سوپا و لە هێزە ئەمنیەکانیش بکەن لەبەرەوەش هەردوویان لە کاری بازرگانی کردبوو. بەپێی ئەو داتانەی جامەبەستمە لێەوە کە باڵێن ئەوان بۆچی ڕۆیان لە کاری بازرگانی کرد بۆ ئەو قسەی پشتڕاستی ئەو قسەی فازڵ بەڕاشی دەکەمەوە کە لە ڕووی بازرگانی ئەوان زۆر چوو بوونە پێش بەپێی ئەو داتانەی کە فازڵ بەڕاک لەو پۆستە باڵایە و بەو ئیمکاناتە زۆرەی کە بە دەستی هێناوە و دەستی پێڕاگەیشتوە چونکە هەم بۆ کەسێکی ئەکادیمی هەم وەک مدیری ئەمن هەم وەک مدیری مخابرات دەستی بە داتایەکی ئێزگار زۆر ڕاگەیشتووە. لە داتەکانە دەڵێت دەڵێ زیاتر لە 140 کوردی فەیلی لە پۆستە باڵاکانی بانکەکانی عراقدا بوون
طبعا کە دەڵێ لە 140 یعنی ئەگەری هەیە کە ئەمە ڕێژەیەکی ئەجگار زۆر گەورە بوو بێت چونکە دەبێت ئێستا حسابی وکە کە ئەمە ئەو کاتی چەند بانک لە عێراقا بووە ژمارە بانکەکان زۆر کەم بوونە ئەمە بە ئیزافەی پۆستی گرنگ لە ژووری بازرگانی بەغدا و بەسرا بەگشتی کوردەفەیلەکان ژووری بازرگانی بەغدا و بەسرایان کۆنتڕۆڵ کردووە هەر بەپێی ئەو داتانەی کە فازڵ بەڕاک خستوویەتە ڕوو دەڵێ لە بەغدا زیاتر لە 3245 بازرگانیان هەبوو لە نێویاندا 1177یان بازرگانی جملە بوونە ئەم ژمارەیە بۆ ئەو کاتی بەغدا یعنی دەتوانی بڵێ تەواوی بازرگانی بەغدا لەژێر دەسەڵاتی کوردەفەیلەکان بووە هاوکات کوردەفەیلەکان خاوەنی 258 پرۆژە و کارخانەی پیشەسازی بوون لەگەڵ 35 زێڕنگەر کە کڕین و فرۆشتنی زێر و زێر دروستکردنیان کردووە ئەمە هەموو داتای دایرەی ئەمنی عێراقیە بازرگان و پیشەسازکارەکان زۆربیان لە بازاری شۆرجەی کە ئێستا شەرماوە لە بەغدادا جێژی بوون فازڵ بەڕاک دەڵێت 136 خانوبەرەی کازمیە کە یەکێک لە گەورەترین گەڕەکانی ئەو کاتی بەغدا بوو ئێستاش یەکێک لە گەورەترین گەڕەکانی بەغدایە گەورەیە هی کوردەفەیلەکان بوو 136 خانوبەرە دەڵێت لە ناوچەکانی دیکەشدا ڕێژەکە گەیشتووەتە 132 یعنی بەگشتی 132 هەموو ممتلەکاتی بەغدای کوردەفەیلەکان بوو ڕێژەی ئەو کوردەفەیلیانە ئەگەر بەوە وەربگرین بە ڕێژەی با بڵێن لە چاو ڕێژەی بەغدایە لەوانەیە ڕێژەیان 120 بووە یا 110 بووە بەڵام ئەوە نیشانەوەیە کە تەواو کۆنتڕۆلی اقتصادی بەغدایان کردووە بێجگەلەوە کە ژمارەی بازرگانە کوردەکان زۆر لەسەرێ بووە فازڵ بەڕاک دەڵێتن زۆر لەسەرێ بووە توانای هەر بازرگانێکی فەیلی 100 بازرگانی عێراقی بەسەرێکەوە بوو ئەمەش قسەی منە قسەی فازڵ بەڕاک دەڵێت توانای هەر یەکێکیان بەقەت 100 بازرگانی عێراقی بووە بە کورتی کوردەفەیلەکان لە پەنجاکانەوە تا ڕادەیەکی چاک کۆنتڕۆلی بازارە سەرەکیەکانی بەغدا و تەواوی بازرگانی و ئابووری عێراقیان کردبوو لەوانە بازار شۆرجەوە گوتم یەکێک لە هۆکارە هەرە سەرەکیەکانی بوونی ژمارەیەکی ئێجگار زۆر لە وشەی کوردی لە نێو زمانی عەرەبی بە تایبەتی لە نێو بەغدایەکانە دەگەڕێتەوە بۆی کە کوردەفەیلەکان کۆنتڕۆلی بازاری شۆرجیان کردو مثلا هەندێک وشەی زۆر سەیر مثلا جارن لە عەرەبەکان چارپایە مثلا ئێستاش عەرەبەکان دەڵێن تەختەی ئەوەی کە لەسەری دەخەون دەڵێن چارپایە ئەم نانجارن لەگە برادر عەرەبەکان کە دەمگوتەوە نازانی کوردیە نازانن کە وشەکە کوردیە وەک گوتمان لەبەر ئەوەی کوردەفەیلەکان لە دام و دەستگای فەرمی و حکومی جێگەیان نەدەکراوە بۆیە زۆربیان ڕۆیان لە بازرگانی کردبوو بەڵام خاڵێکی دیکەی زۆر گرنگەیە کە کوردەفەیلەکان بۆچی لە چلەکان بەدواوە هێندەی دیکە زیاتر بازاری بەغدا کۆنتڕۆڵ دەکەن ئەویش پەیوەندی بەوەیە کە لە ساڵی 1948 ئیدی جوولەکەکان لە عێراقا دەردەکرێن جوولەکەکانیش ئەوان کۆنتڕۆلی بازاری شۆرجیان کردو لە ڕاستیە هەندێ سەرچاوە باسەوەی کە ئەسڵەن بازاری شۆرجە و گەڕەشی شۆرجە گەڕەشی وەک چۆن لێرە گەڕەشی جوولەکانەیە لەوێش گەڕەشی جوولەکان بوو کە ئەوان دەردەکرێن ئیدی هێندەی دیکە کوردەفەیلەکان پێگە و ئیمکاناتیان دەبێت چونکە هەم کۆمپانیاکانیان با بڵێن لێدەکردنەوە یا دایاندنێ من لە ڕاستیە لە سەرچاوەیەکی نافەرمی بیستومە کە ئەسڵەن جوولەکان کە ڕۆیشتون هەر بۆ خۆیان زۆر لە کۆمپانیاکان خۆیان تەسلیمی کوردەفەیلەکان کردووە داوێنە بە کوردەفەیلەکان دەشبێ ئەوە بزانین کە مەسەلەن جوولەکەکان پێش ئەوەی کە دەربکرێن تجارەت ینی هاوردە و تەزدیر و ئیسراد و تەزدیر هاوردەکردن بانقەکان پارەگۆڕینەوە سوق سەرافین ئەمە بەگشتی لە جێ دەسەڵاتی جوولەکان بوو کە ئەوان دەڕۆن ئەو بۆشایە کوردەفەیلەکان پڕی دەکەنەوە بەڵام بابینەوە سەر بگەڕێنەوە سەر ساڵی 1964 و ئەوجا لەوێدا چۆن لە کوردەفەیلەکان دراوە ئەو قسانێکە لێرە دەیکەم سەرچاوەکەی کتێبەکەی الئازەریە کابراایەکی عەرەبی شیعەیە
الآزري نازم ناوكي مثلا الحزيلة بيشو كتابك بناي مشكلة الحكم في العراق من فيصل إلى صدام حسين أو باسي أودك دلا زارشان طاهر يحيى سرغوزيرا دو جار سرغوزيراتي كدو لشخصكانا لسردمي عارفكانا دو جار زارشان دیارە بە پیاسە بەناو شۆرجە و بە منطقەی شۆرجە دەڕواتن لەو کاتەیدا مەراسمی عاشورا بووە مەواکیب حوسەینی بەوێ داهاتووە و گوێی لە داد و فیغان و لە خۆدانی کوردە فەیلەکان بووە ئەوش پرسیاری کردووە مەسەلە چییە گوتێتیان ئەوە ناوی چییە ئەمە ئەو کوردە فەیلیانن ئەوانە شیعەن و ئەوە عاشورایە و ئەوە لە خۆدان و مەواکیب حوسەینیە دەڵێن ئەمە قسەی ڕاستەخۆی تاهیر یحیانی بەڵام قسەی ڕاستەخۆی ئەو کاتیبەیە لە کتێبەکە دەڵێ لێیە گوتوێتی من واتە تاهیر یحیا من بوونی شیعە لەم بازاڕە ناهێڵم من بوونی شیعە لەم بازاڕە ناهێڵم طبعا بۆ ئەگەدایتەن هەم فازڵ بەڕاک و هەم تاهیر یحیا هەرچەند تکریتین وەک سەدام حوسێنی ئەسڵا فازڵ بەڕاک پێمە هەر خزمێکی زۆر نزیکی بەڵێ لە عەشیرەتی ئەلبونەسری سەدام حوسێنیە تاهیر یحیا شەرقەڵکی بەسرە بووە من لە کتێبەکەی خۆمە باسی ئەوم کردووە کە بۆچی تکریتەکان ئەوەندە زۆر لە سوپای عێراقیە ئەوانە بە نازانم کەس شتێکی وای زانیوە کە مەسەلەن ئەوان تکریتەکان لەبەرەوەی ئیشی کەلەکیان کردووە کەلک ئەوەی کە لە زەی دیزلا هاوچیان کردووە ئەوە کەلک دروستکەر بووینە لەگەڵ هاتنی ئینگلیزا پێم وایە باخیرە و بەلەم و ئەو شتانە پەیدا بووە ئەوان بێ ئیش بوونە کە بێ ئیش بوونە بەشی زۆریان چوونەتە بەغدا کە لە بەغدا نیشەزێ بن گەڕەکەیان بۆ دەکەنەوە بە ناوی عقد التكارثة يعني وقت كان عقد الأكراتة ولا بغضاء عقد التكارثة شبوها كابا بناي مولد مخلص بوا عميدي كلية عسكري بوا بخون تكريتي بوا قلت له بو من على كانت عندهم بيشنو ليرو نازم شي راني نايشيا جيش يعني كان راني كلية عسكرية كان يدي لو هرشي تكريتي هبو هم يعني هربشتن بو سپاو وەکاری ئەوەی کە بەشێکی زۆر لە سوپای عێراقی ئەفسەرەکانیان ئەوانە بەرحاڵ با بەرەوە ئێستا بابەتەکەی خۆمان ئیدی زۆری پێ ناچێت دوای ئەوە کە تاهیر یحیا ئەم قسەیە دەکات زۆری پێ ناچێت پرۆژە یاسای خۆماڵیکردن لە عێراقا دەردەچێت بەشێکی زۆر لە کۆمپانیاکانی بواری پیشەسازی و بازرگانی هەمویان لە کەرتی تایبەتیەوە دەکرێنە سەر کارتی گشتی هەموو دەبناوە ینی بۆ ئەگەدایتان جاران مەسەلەن ببیتان دێ شەریکەی ئیسرادی سیارات هەر حکومی بوو حەدید و خەشەب هەر حکومی بوو مەوادی مەنزلی هەر حکومی بوو بەڵام ئەوانە لە شەستەکان و لە پەنجاکانە هەمووی شەریکاتی کوردە فەیلەکان بوو ئەمە هەمووی تەئمین کراوە دراوە بە دەوڵەت ئۆکەی بەس باشە دەوڵەت دوای چی لێ کردو دەوڵەت لە ساڵی لە 1970 بەدواوە دەوڵەتی عێراقی ئەم جارە پرۆسەی خەسخەسە دەست پێەکە پرۆسەی خەسخەسە ینی بە تایبەتیکردنی نازانم چی پێدڕەن وشەکە هەرچی شەریکاتی حکومی هەیە ئەم جارە دەفرۆشێتەوە بە کەرتی تایبەت بەڵام ئەم جارە کەرتی تایبەت چێ دەیکرێت بەشی زۆریان جارە سونەکان دەیکرێت سونەکان کاربەدەست و کەسەکانی دەوروبەری سەدام حوسێن پێنج دقەم زیادشە بەمە مەبەستمەوەی کە لە ساڵی 64 ئەو لە ئاکامی یاسای بە خۆماڵیکردندا کە لە ساڵی 64 دەبێت حکوومەت 27 کۆمپانیای پیشەسازی و 4 کۆمپانیای بازرگانی و 9 کۆمپانیای بیمە و 5 کۆمپانیای بواری بانکی خۆماڵی کرد ئەم کار و هەوڵەی حکوومەت پێدەچێت بە ئانقەز بوو بێت ئێستا کە باسم کرد مەبەستەکە لێی سنووردارکردن و بنکۆڵکردنی پێگەی کوردە فەیلەکان دوایەوە کە دەوڵەتی عێراق وەگوتم سەردەمی عارفەکان ئەمام کارەکرا ئیدی ئەم جارە دەوڵەتی عێراقی گوتم لە هەشتاکانە ئەم جارە لە کەرتی گشتیەوە خرانە سەر کەرتی تایبەتی لە هەشتاکانی سەدەی ڕابردوو سەرچاوە بەعسیەکان باسییان لەوە دەکرد کە حکوومەتەکانی پێش خۆیان ڕێوشوێنی پێویستیان
کە دەڵم سەرچاوە بەعسیەکان مەبەستم دوو کتێبی سەرەکی کە تەقریری مەرکەزی حزبی بەعز لە ساڵی دوو مؤتەمەریان لە ساڵی 74 و ئەگە هەڵە نەبم 74 یوکە 62 بەستووە ئەم قسانە لەو دوو کتێبە وەرگیراوە. سەرچاوە بەعسیەکان باسییان لەوە دەکرد کە حکوومەتەکانی پێش خۆیان ڕێوشوێنی پێویستیان نەگرتووەتە بەر بۆ نەهێشتنی کاریگەری ئەو بازرگانانەی کە بە ڕەچەڵەک ئێرانی واتە کوردە فەیلەکان بوون. پرۆسەی خۆماڵیکردنی کۆمپانیاکان لە شەستەکان پشتی دەوڵەتی لە بەرهەمهێنانی گشتیدا لە 1912 لە 1968 گەیاندە 150. یعنی دەوڵەت جاران لە شەستەکانە لە کەرتی لە بەرهەمهێنانە 112 دەوڵەت ئینتاجی کردووە، دواتر لە دوای شەستەکانە دەگاتە 50 لە سەتا. ئەمەش دەگەرێتەوە بۆچی؟ بۆ خۆماڵیکردنی ئەو کۆمپانیایە کە کوردە فەیلەکان بوو. هاوکات پشتی حکوومەت لە بازرگانی لەگەڵ دەرەوە، چونکە بەخۆتان دەزانن ینی ئابووری عراقی ئابووریشی بازرگانیە، ئەوەندە ئابووریشی ئینتاجی نییە. لە پشتی ئابووری لەگەڵ دەرەوە لە 142 لە هەمان ماوە بردە 190. یعنی بازرگانی کە کوردە فەیلەکان بازرگانیان دەکرد 142 بازرگانی عراقیان تقریبا لەژێر دەستا بووە، هەمووی لە دوای خۆماڵیکردنەکە کەوتۆتە سەر ئەوەی حکوومەت. هەندێک پێیان وایە کە خۆماڵیکردنی کۆمپانیاکان بۆ مای کەمبوونەوەی دەسەڵاتی حزبی بەعز لەسەر سەنتەرە گرنگەکانی دەسەڵاتی ئابووری. لەوانەیە ئەم قسەیە بۆ عراقی هەفتاکان و شەستەکان ڕاست بێ، بەڵام بۆ عراقێک کە حزبی بەعز دواتر بوو بە حزب القائد و بنەماڵی سەدام حوسێن بوون بە کۆنتڕۆلی دام و دەستگاکانی ئەویان کرد، لە ڕاستیدا هەر لێ ناوچە پێگەکە هەر لە ناو بەعسا مابوو، بەڵام کۆمەڵێک دارودەستەی باڵای تکریتی عۆجەیی کۆنتڕۆلیان کرد. با بە خێرایی هەندێک باس لەوە بکەین کە هۆکارەکانی ئەمەی هۆکارەکان بەشێکی لەوەی کە لە قسەکانی من دڵنیام کە تێگەیشتن کە هۆکارەکانی دەرپەڕاندنی کوردە فەیلەکان ئەمە ئەو پێگە ئابووریەکەیە. بەڵام بێزگە لە پێگە ئابووریەکەیان هۆکارێکیان تعریبکردنی ناوچەکانیشان بوو، یعنی مەبەستەکارەوە نەبوو کە دەربپەڕێندرێن، بەڵکو مەبەستیان لێ تعریبکردنی ناوچەکانیان بوو. ناشبێ ئەوە لە بیرکەین کە طبعا ئەوش قسەی من نییە، قسەی فازڵ بەڕاکە. فازڵ بەڕاک دەرێت کوردە فەیلەکان لە بەغدایە سەرچاوەی مادی و پشتیوانی سەرەکی بزوتنەوەی کوردایەتی بووینە لەو قۆناغدا، لە مەبەستی لە داوێتی شەستەکان و لە هەفتاکان بووە. یعنی بۆ لێدانی بزوتنەوەی ڕزگاری خوازی نیشتیمانی کوردی لێدانی ئەم پێگایان ئەم کۆڵەگە ئابووریە بۆ ئەوان گرنگ بووە. ئەگەر لە دو قسەمە یەک دوو قسە لەسەر تەنیا بەس لەسەر ئەوە بکەم کە ئەمە طبعا نمونەی شتێک نییە کە لە مێژوودا هاوشێوەی نەبێ. لێدانی جوولەکەکان یا جوەکان لە ئەڵمانیا یەکێک لە هۆکارە هەر سەرنجەکانی دەگەڕێتەوە بۆ ئەو پێگە بەهێزە ئابوورەی کە جوەکان هەیان بوو. ئەوەی کە ئاگاداری گوتاری نازیزم بێت دەزانێت کە مەسەلەن چەندە ڕقی ئەوان لەوە بوو کە ئابووریان کۆنتڕۆل کردو، ئەمە پارە کۆنتڕۆل دەکەن، ئەمە عوملە کۆنتڕۆل دەکەن، ئەمە نازانم هەر شتێکی دیکە. خاڵێک دیکە کە دەمەوێت لەوە وەک دەرسێک لێ هەڵبهێنجین ئەویش ئەوەیە کە ئەم پرۆسەی سەرەتا لە کەرتی گشتیا دوایی بە خۆماڵی دەکرێت و دواتر جارش دیکە بە تایبەتی دەکرێت. لە دنیای ئەمڕۆکەدا لە زۆر شوێنی دیکە ئەم شتەیە لە یەشێتی سۆڤێتیش کاتێکە رووسیا دێتە ینی رووسیادا دەمەزرێت، ئەم جارە کەرتی گشتی خەسخەسە دەکرێتەوە. بەڵام ئەوەی کە خەسخەسەی دەکات زۆربەی ئەو کەسانەی کە کۆمپانیەکان وەردەگرن ئەو کەسانن کە لە ڕاستیدا دەکرێت وەک دەستەبژێری سیاسی ناویان بی. ئیدی شتێک لەوێدا دروست دەبێت. من ناوم لێناوە هاوسەرگیری بزنس ئەلیت ئەند پۆلیتیکەل ئەلیت، ینی هاوسەرگیری لە نێوان دەستەبژێری سیاسی و دەستەبژێری بازرگانی. ئەم شتەش دوا قسەمە ئەم شتەش لە هەرێمی خۆماندا لە هەرێمی کوردستاندا ڕێک ئێستا کە ئەوە ڕوویداوە.
هاوسەرگیریەک لە نێوان دەستەبژێری سیاسی و لە نێوان دەستەبژێری بزنس هەیە لە ڕاستیدا هاوسەرگیریەکە بە شێوەیەکە کە دەتوانم بڵم ینی فیوژن بووە ینی ئیلتیحامی کردووە ئەوەندە چۆتە ناویەکدی هەر سیاسەکان بوومە بازرگانەکان بووم بە سیاسی زۆر زۆر سپاسان دەکەم کاتم گرت دەستەکانە خۆش هەروەکو ڕووکردنەوەش پێت لەوەی کە ئێمە بەشداری ئەم بێنەوەیراوان دابنیشین بە کۆتایی هەفتاکانە بێت تا یاسین ڕەمەزان تقریبا زۆربەی بە تاجر گەورەکانی بەغا کۆ کاتەوانێ هەر لەوێدا 400 بازرگانی گەورەی فێلی کە ئیجازەی بازرگانی دەرەجەیەکیانە بوو لە بەغا لیان ئەسێنێتەوانێ لەنێ سەرچاوای بینیوە ئاماژە بەوە کە حکومەتی عێراقی بزنسێکی زۆر گەورەی هەبوو بۆ کڕینی کەلوپەلی کوشتتوکاڵی بەتایبەت مادە کیمیایەکان نەیویستۆ لە دەستی فەیلیەکانە بێ بۆ بینەکانی خۆی دەستەکانە خۆش بێت جا ئێستا ئێمە پرسیارەکان وەرەگرین بەس مۆدێلی وەرگرتی پرسیارەکانمان سێکەس وەریەگرین بۆی کاک دکتۆرش بتوانێت بە تێروتەسەلی